سەرەڕای دواکەوتنی موچەکانیان مامۆستایانی خوێندنی کوردی بەهۆی تایبەتمەندی دۆخی کەرکووکەوە درێژە بەوانەوتنەوە لە ناوەندەکانی خوێندن دەدەن. خوێندنی کوردی لە کەرکووک سەر بە وەزارەتی پەروەردەی عێراق، بەڵام شایستەداراییەکانی مامۆستایان و فەرمانبەران لە هەرێمی کوردستانەوە تەرخان دەکرێت لە ئەگەری باریکوتکردنی خوێندن قوتابی کورد دەبێتە قوربانی لەبەر ئەوەی حکومەتی ناوەند دۆخی ژیان و موچەی مامۆستایانی کورد لەبەرچاو ناگرێت لەبەر ئەوەی خوێندن لە قوتابخانە تورکمانی و عەرەبیەکان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت. لە دەرەوەی شار زۆری مامۆستا هەیە لە ناوی شاریشە کۆمەڵێ بابەت و زانستیەکان هەیە کە کوڕەیەکی تایە تا ئێستا زۆربەی قوتابخانەکان هەیەن مامۆستای بابەتەکان خوێندنیان بە تەواوەتی نەکردەوە ئەمە چینەتە مانگی دووەمی تاقیکردنەوەی وەرزی یەکەمەوە ئەگەر بەم حاڵە بڕوات مەکتەبەکان ئاستەنگیەکی لە خوێندنا دروست ئەبێ بۆی ئەو مامۆستای ناتوانێت ڕێژەی باش بەدەست بێنێت و هەروایە سەج لە ئەوەیە کە دەنگۆیەکی ئەوە هەیە کە هەڵسەنگاندنی دەرەکی بکرێت لە قوتابخانە ئەمە بە حکومەتی هەرێمەڵێن بە حکومەتی ناوەندە لەن بە چی ڕوویەکەوە دێ داوای مافی تەقییمێک ئەەکەی لە مامۆستایەک موچەکەیت بۆ دابین نەکرم. بە نسبەت خوێندنی کوردی زۆر لە خوێندنەکانی تری شارەکە بەگڕوتینترە تاکە کێشە و گرفت کە ڕوبەڕوومان بۆتەوە ئەو جیاکاریەیە کە لە ناو قوتابخانەکان ڕۆدا لەبێنی ئەوەی کەوە مامۆستاکان نیوەی موچەکانیان سەر بە مەرکەزە و ماگانە بەکەی کارتێ وەرێگرن و مامۆستاکانی سەر بە هەرێمیشکەوە با بڵێن آخر موچەیکەوەریان گرتووە تاوکو ئێستاوە کۆتایی مانگی 11 موچەی مانگی 8 وەرگیراوە ئەمە وای کردووە غومنێ دروست بۆ لە دڵی مامۆستاکان ناومێد بن لە پیشەکانیان و ڕەنگە هەندێکشمان ئەسڵەن خۆمان بە فەرمانبەر نەزانین ئەوەندە موچە و مافەکانمان نادیارە. ئەکید ئەمە خەونی هەموو مامۆستایەکی سەر بە هەرێمی کوردستانە کە میلاکمان ڕاژەکانمان بچێتەوە سەر بە حکومەتی ناوەند هەر بە قانون و بە یاساش ئێمە مافی خۆمانە مناڵی ئەم شارێن هەمومان ئەحسای 57مان هەیە و 20 ساڵە ئێمە پێمانەڵێن تەنسیب لەم شارە 20 ساڵە خزمەتەکەین وەک خۆمەوە 20 ساڵمە لە شاری کەرکووک وەکو خوێندنی کوردی خزمەتەکەین. بەڕێوەبەری خوێندنی کوردیش داوا دەکات حکومەتی ماوە بەستەچووی هەرێم هاوکاریان بکات بۆ ئەوەی دۆخی خوێندنی کوردی لەوەی تی کەوتووە قوتار بکرێت. کێشەی ئێمە جیاوازە لەگەڵ کێشەی پەروەردەکانی کە لەبەرەوەی لە پەروەردەی خوێندنی کوردی با بڵێن لە کەرکووک ئێمە خوێندنی بەدیلمانەیە بۆیە ئێمە بێ هەرچیە بکەین کە بە زمانی پەرە بە خوێندنی زمانی دایک بدەین و داوا لە هەموو لایەکەکەین هەم حکومەتی فدراڵی عێراق و وەزارەتی پەروەردەکەی و حکومەتی هەرێمیش دایمەن هاوکاری مامۆستایان بن خوێندنی کوردی بەدواوەنەیە. لە دوای ساڵی 2023ەوە بەشی خوێندنی کوردی لە شاری کەرکووک کرایەوە لە ئێستادا خوێندنی کوردی 535 قوتابخانە و 105,000 قوتابی شارەکەی لەخۆ گرتووە و بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی قوتابیان 3000 زیادی کردووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.